خوای گەورە و مهرەبان بناوم علی ئەحمەد محەممەدە ناسراو بە علی فەیلی لەدایکبوونی ساڵی 1960 لە شاری خانەقین کاندیدی ژمارە 57 لەسەر لیستی 183 لیستی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان. پروژێکم هەیە چەند لایەنەیە ئەو پروژە ئیش لەسەری بکەین بۆ چارەسەرکردنی ئەو کیشە چونکە کیشەیەکە پەیوەندی بە ژیانی ڕاستەوخۆی هاوڵاتی هەیە. ئەو کیشە چەند لایەنەیە، لایەنێک پەیوەندی بە وزارەتی کارەباوەیەوە، لایەنێکیش پەیوەندی بە هاوڵاتیەوەیە و لایەنێکی تریش پەیوەندی بە وزارەتی داراییەوە هەیە. ئێمە هەوڵە دەین ئیش بکەین لەسەر ئەو پروژە بۆ ئەوەیکی قەیرانی کارەبا بە یەکجاری نەمینێ یا ئەگەر دەستکەم کەم ببێتەوە بە ڕێژەیەکی بەرچاو. علی ئەحمەد محەممەد ناسراو بە علی فەیلی لە ساڵی 1961 لە خانەقین لەدایک بووە. ساڵی 1966 بەهۆی سیاسەتی تعریب لەلایەن ڕژێمی بەعسەوە خۆی و خانەوادەکەی خانەقین بەجێ دەهێڕن. ساڵی 1970 وەک هەموو کوردە فەیلیەکانی تر پاش داگیرکردنی سامان و داراییان بەرەو ئێران دەردەکرێن. ساڵی 1984 پەیوەندی بە ڕیزەکانی هێزی پێشمەرگەوە دەکات. ساڵی 1996 دەبێتە کارژێڕی لقیدا. ساڵی 1990 دەکرێتە قایمقامی قەزای سۆران و سەرۆکی لێژنەی پێشوازی و نیشتەجێکردنی ئاوارەکان. ساڵی 2008 بە کالۆریۆسی لە کۆمەڵناسی وەرگرتووە لە زانکۆی ئۆرۆبرۆ لە وڵاتی سوید. هەروەکو باسمان کرد کیشەی کارەبا کیشەیەکی گەورەیە، کیشەیەکی گشتیە، لایەنێکی پەیوەندی بە هاوڵاتیەوە هەیە. ئێستا دەچین هەر لە زاری هاوڵاتی خۆی پرسیاریان لێ دەکەین و گوێمان لە کیشەکان و معاناتی هاوڵاتی دەبێ و چارەسەریەکەیشی هەر پەیوەندی یەک لایەن لە پەیوەندی بە هاوڵاتیەوە هەیە. ئێستا ئێمە لە ناو بازاری کۆرانی مەخمورین و دەمانەوێ چاو پێکەوتن لە گەڵ هاوڵاتیانی ئازیز و خۆشەویست بکەین و لە نزیکەوە ئاگامان لە معاناتیان هەبی لەگەڵ کیشەی کارەبا. جەنابەت وەکو هاوڵاتی ئەمن پێم خۆشە لە زاری جەنابەت گوێم لە معاناتی جەنابەت لەگەڵ کارەبا. هەموو سەر پارەی مۆلیدەی بدەم و ئێستاکە ئەمنمانجی تقریبا 120,000 دینار بە ئیمای ڕادەدەم. بەخوای ئێستا 100,000 دینارێکی بدەمە ڕئیسی پێم خۆش نەگی مۆلدێ. ڕئیسەکە بەردەوام بێ خۆشە، هیچ مشکلێنە، بەس مۆلدە پێ دەوێت سەلازم سوستا و سەلازێک نوێرە سوستا یەکم لە مارێستا. معاناتی کارەبای بەس معاناتی من نییە. معاناتی هەموو خەڵکی هەرێمی کوردستان. عنی پاش 27 ساڵ ئەو قەیرانەی کارەبا هەر بەردەوام بوو. من ئێستا 10 ئەمپێر کارەبای مۆلیدەم لەگە ئەوەش معاناتم لێ بەسەر مەچینە گۆشت پێ دەکەم فیوز دەکا هەربڕۆ فیوز معاناتە زۆرە ئەزە خۆزگە بتوانرابایە نەک هەر معاناتی کارەبا ئەوان دیش چارەسەر ئێستا ئەوە سەعات چەندە سەعات 10 ئەوە وەزعی بازارەت مەشاکە بزانە کەس تێدایە خەرق پارەی لە جیرفانی دەتوانێت ئەنە لە جیرفانیە خەرق بژێنی ڕۆژانەی دێت هیچ حکوومەتێک لە دنیا سەرکەوتن ناهێنی ئەگە هاوکاری هاوڵاتیانی لەگەر نەبێت دەبی هاوڵاتی خۆی هەست بە مەسئولیت بکات ئەو یەکێکە یاعی لە خەڵە گرنگەکان دەبی خەرق هەست بکات. ئێستا مەسەڵە ئەوە ناو بازارە قەید ناکەم بەس خەرق ئێستا لە ماران هەیە کارەبای بەهادار دەمانەوە لە زاری جەنابەت گوێمان لە معانات و هەر چارەسەریش بەڕای جەنابەت چۆن دەکرێت. بەو خدای ئیمامەجان مۆزوعی کارەبای ئەمە دەستمان لە کارەبای شتەوە چا نابی چکە لە بەرژەوەندی بەرپرسەکانە چا نەبیتن خەڵکەکە بە کارەبایەکەی بە مشغوڵبی بە ئاوەکەی مشغوڵبی سیاسەت لێ بیرکە. مندارێک لە ناو لانچێ دەبیتن سیاسەت مەدارە سیاسەت مەدارەکانیشمان بازرگانن تەڵەبەی کولیەمە کولیەی ئەهلیە پارەی دەدەم 2 ملیۆن و قسووری دەدەم ئیشێک نییە بکەم تەعینات نییە لەم دەگەی هەتا ئێستا ئەوە تەمەن ماڵ و سار دەچی ژنم لێنایە پارە نییە دەتێدا خواز ژنێک کابراکە ژنم نادات بە پارە ئیشێک نییە بکەیت یعنی تێناگەم وڵاتەکە کاول بووە
ئەوە معاناتی گشتیە معاناتی گشتی گرنگترە لە کارەبای چۆن کارەبا با یەک سوال لێ دەکەم کارەبا چەند سانە بووە چەند سارە حکومەتی ئەخیری دەمانەوە چاکی بکەین دەزانم ئەمە دەزانی وای چانابی نەک ئەو بڕیارت دایە چاکنەکەی دەناکۆتەوە ئەتو دەزانی چۆن 20 پەرلەمانی کە بڕوا گوێ لە برای خۆت جەنابەت هەر گوێ لە خۆت ڕدەگری جەنابەت دەبێ دەزانی چۆن بڕیار بدەینیمە چاک بکەین دەتوانیت بەشێک بیر لە چارەسەر بە یاسا چادر گوایە یاسا چایلودادنێ سەلام عەلەیکوم یاسا دەرچوو لە بۆ دابەزینی کری دوکانان وەیە ساعە مرکمان چییە ساعە مرکەکان چییە ئایا من فەقیرەکەیە ساعە مرکە نا هەمووی مەسئولە بەرپرسە ساعە مرکە ئایا بەڕای تو ئەو بەرپرسە دێری لە پەرلەمان ئەو یاساکە ڕاگیرەوە بوو ئەخر نابێ بەس ئەتو بزان یاسا تەنها بە حکوومەت چارەسەر ناکرێ پێویستی بە هوشیاریش هەیە لە هیچ وڵاتێک لە دنیا حکوومەت نییە هەر هاوڵاتێکی پۆلیسێکی لە دوو بێ بۆ ئەوەیەکی یاساکی بەجێ بکات مەسەڵەن لە هیچ وڵاتێک لە دنیا نابینیت بە ڕۆژ گڵۆپی دەرەوە پێ باشە ئێمە 1 ملیۆن نزیکەی 1 ملیۆن و 500,000 بەشداربووانمان لەسەر هێلی کارەبا هەیە ئەگەر هەر یەک و دو گڵۆپ بە ڕۆژ بکوژنەوە دو گڵۆپ قەیرانی کارەبا بەو شیوە نامینی حکوومەت یارمەتی هاوڵاتی داوایە ئەمن لەوتی سبەینەکۆ کە ئەگەر لێرە بی بزانە دوکاندارێک نییە لە بای 50,000 چ لە زاری فرۆشتبی کە ڕۆژانە بەس غەرامەی کە حکوومەت لێرە ئیزی بەرخکردنەوەی پارتەوەرەقەی لە دیواریدایە هەردووکانی ماگانە 10,000 20,000 لێ وەردەگری ئەوە لە بۆ نمونە پارەی قەتعی 40,000 مەقسەدم لە چ دێتن مەقسەد کاتو لە قەیرانە دەبێت حکومەت لەو شتانە خۆش بی مەسەلەی کارەبای شتێکی زۆر گرینگە بەڕاستی پێویستی بە چارەسەرکردن هەیە خۆشی دوو لایەنەیە لایەنێکی پەیوەندی بە حکوومەت و پەرلەمانەوەی لایەنێکی پەیوەندی بە هاوڵاتی هەیە کە هاوڵاتیش ئیتیمامدا بە شێوەیەکی ڕێکپێک کارەبایەکە بەکاربینی ئەگەر هاتو ئێوە بە شێوەیەکی ڕێکپێک هاوڵاتیش کارەبایەکە بەکاربێنێ هەردوو لا دەست لە ناو دەست کار بکەن ئەوە قەیرانی کارەبای ئینشاڵڵا جێبەجێ دەبی یەکی هەر لە پروژە گرنگەکان کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتی هەیە قەیرانی کارەبایە لە هەرێمی کوردستان کە ئێمە پروژێکمان لەبەر دەستە چەند لایەنەیە بەڵام یەکی لەو لایەنە لە پەیوەندی بە هاوڵاتیەوە هەیە هەم لە قەیرانەکە هەم لە چارەسەرکردنی پێم خۆشە لە نزیکەوە گوێم لە ڕای جەنابەت بێ بینەران گویان لە ڕای جەنابەت بێ قەیرانەکە چۆن دەبینیت و چارەسەرکردنیش چۆن دەبێت وەڵی وەکو لایانی ئەوەی پارتی دیموکرات خۆم لایەنگری پارتیمە سەرکەوتوبی سەلام بەس لە بەخاتی کاک مەسعودیش پارتیم خۆش دێ ئەمن لێکانە ئیش دەکەم کارمەندە بەڵام کامە کوڕە مەسئولی دەرێ سارێ ئاخر مۆدیلینە ئەمن تەمەنم 27 سارە بڕۆ کامە مدارە مەسئولی دەرێ ئاخر مۆدی سارەی لە بندە ئەوەی لە بنی نەبیتن لە ناو خانی خۆشدانێت هاتوو بەعسی کارەبای دەکەی 27 سارە کارەبا چارەسەرینە باشە ئێمە ئەوەندە گڵۆپمان پێکردیە ئەمە پرسیار لە جەناب دەکەم ئایا پێویست دەکە ئەوەندە گڵۆپ پێ بکەین پارە خۆم دەدەم نه مەسلەی پارە نییە ئیشەکەم تۆ ئیجازە بدە گڵۆپی دەکوشێنەوە هاتوو ینی ئافرەتەکە دری ناسی نه ئەتو دەزانی ئێمە باشە ئێمە شیوازێکی تر هەیە ئەوەی شیوازی ئۆتۆماتیک کە کاتێک مشتری دێتە ژوورەوە هەموو گڵۆپەکان پێبن کاتێکی کەست نی هەر بۆ خۆتیش ینی زەرر لە خۆ دەدەیت نەبیتن مشتری ناتە شوێ قاتی دووەمم هەیە قاتی دووەم کە مشتری دەڕوا لی مشتری لینە قاتی دووەم دەکوشێنەوە بەس قاتی جەنابەت دەڵێیت ئەمە پارە ئەدەم مەسلەی پارە نییە مەسلەی دەزانی چۆن ئێستا جەنابەت پارەت هەیە بدەیت بەڵام ئەو هاوڵاتیەک پارەی نییە وەکو جەنابەت بدە ئەو چی بکە ئەتۆ ئەم کارەبا لەوەش دەبڕیدا نەمەمەتی هەنی لە قاتی سیخەم پێی نییە لە کارەبا ئێستا کارەبای گشتیە وانە ئێستا جەنابەت دەتوانانی داوانە حساب بکەیت چەند کیلوواتە ئەخر ئەم پارەی دەدەم من دیسان دەڵێم کیشەکە کیشەی پارە نییە کیشە قەیرانێکە جەنابەت هەتا دەنانت لە بەردەسا من نانیش لە بەردەسم نییە ئێ باشە ئەوە وجدانە تو دەنانی بخۆی دە من نانی نەخۆم یەکێک لەو گرفتە سەرەکیانەی هەر لە سەرەتای دامەزرانی حکوومەتی هەرێمەوە بەرۆکی خەڵکی کوردستانی بەرنەداوە گرفتی کەمی و نەبوون و پچڕانی بەردەوامی کارەبایە ئاشکراشە کە ئەمڕۆ هەموو پێشکەوتن و چالاکی و داهێنانێک بەندە بەبوونی کارەبا و سەردەمی پێشکەوتنی تەکنەلۆژیا بێبوونی کارەبا گەڕانەوەیە بۆ سەردەمی تاریکی
کێشەی کارەبا فرەڕەهەندە و هەر لە بنەڕەتدا پەیوەستە بەنەبوونی ژێرخانێکی بەهێز و بوونی بەندا و وێزگەی پێشکەوتوو کە پشت بە زیاتر لە سەرچاوەیەک دەبەستێت وەک سەرچاوی وزەی ناوەکی و ئاو باو و هەندێک سەرچاوی دیکە. بەڵام لە عێراق و کوردستان پشت بە تاکە سەرچاوەیەک بەستراوە کە نەیتوانیەوە بە تەواوی بەشی هەموو سێکتەرەکان و هەموو هاوڵاتیان بکات. لەلایەکی تریشەوە جەنگێک لە دوای یەکەکان بووە بەهۆی وێرانبوون و لە کارکەوتنی بەشێک لە وێزگەکانی کارەبا بە جۆرێک کە تەنیا نۆژەنکردنەوەیان بووە بە ئەرکێکی قورس. بۆ دەرچوون لەم کێشەیە حکوومەت ئەمڕۆ پشت بە مۆلیدەی کارەبایی دەبەستێ لە گەڕەکەکان کە ئەمە سەر ڕایکەمی بڕەکەی بووە بەهۆی پیسکردنی ژینگە و زۆر جاریش ئەمە نەیتوانیوە کێشەکە بە تەواوی چارەسەر بکات و هاوڵاتیان 24 کاتژمێر کارەبایان هەبێت. دەرچوون لە قەیرانی کارەبا پێویستی بە بنیادنانی ژێرخانێکی تۆکمەی وزە و دابینکردنی زیاتر لە سەرچاوەیەک و کۆنتڕۆڵکردنی بەکارهێنانی کارەبا هەیە. چونکە ئەمڕۆ بەشێکی زۆر لەو کارەبایی کە بەرهەم دێت بەهۆی سەرپێچی بەرپرس و کەسانی دەستڕۆیشت و بەهدەر دەچێت و لەو لاشەوە هێشتا کولتوری بەکارهێنان و سوودوەرگرتن لە کارەبا لە کوردستان لە ئاستێکی نزمدا. چەندین پرۆژەیەکم لە بەردەستە یەکی لەو پرۆژانە کە پرۆژەی قەیرانی چارەسەرکردنی قەیرانی کارەبایە و هەوڵە دەم لەو 4 ساڵە ئیشی لەسەر بکەین هەروەکو معلومی جەنابتە ئەو قەیرانە چەند لایەنەیە و چەندین لایەن کە بەشدارن لە دروستکردنی ئەو قەیرانەوە دەبێت ئەو لایەنەش بەشدار من لە چارەسەرکردنی ئەو قەیرانە. جەنابەت وەکو بەرپرسێکی باڵای ئەو وزارەتە گوێمان لە ڕای و بێبۆچوونی جەنابێت. چەند خاڵێکی ئێمە دەبێت کاریان لەسەر بکرێت. خاڵە سەرچەکان ئەوانن یەکەم شتیان زیادکردنی توانای بەرهەمهێنانی کارەبا، دووەم خاڵیان تۆڕەکانی کارەبا فراوان بکرێن و چاک بکرێن، سێم خاڵیان کۆنتڕۆڵکردنی بەکارهێنانی کارەبا. ئەو سێ خاڵی سەرەچین لە چاککردنی دۆخی کارەبا کە پێویستە کاری لەسەر بکرێت. لە ڕابردوشدا حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو سێ بوارە کاری کردیە، بەڵام ئەو قەیرانەی کە هاتنە پێشەوە لێ نەگەڕا ئەوەی کە لە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کارەبادا هەیە جێبەجێ بکرێ بەداخەوە پرۆژانێکە هەبوون. ئەگەر بەبیر خۆمان بێنینەوە لە ساڵی 2006 بەدواوە کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان هەماهەنگی کرد لەگەڵ کەرتی تایبەت لۆ زیادکردنی توانای بەرهەمهێنان، ساڵ لە دوای ساڵ دۆخی کارەبا بەرەو باشی دەڕۆیشت تا گەیشتە ساڵی 2013. لە هاوینی ساڵی 2013دا ئێمە بە تێگران نزیکەی 23 کاتژمێر کارەبامان هەبوو. ئەگەر ئەو پرۆژانەی کە لە پلاندا هەبوون جێبەجێ بکرابێن ئەو قەیرانەی بەسەردا نەهاتەیە کە تووشی هەرێمی کوردستان بوون، بێگومان دۆخی کارەبامان ئێستا زۆر باشتر دەبوو لەوەی کە هەیە و پێشبینی ئەوەش دەکرا لە کۆتایی ساڵی 2016دا کێشەیەک نەبینێ بە ناوی کارەباوە ئەگەر پرۆژەکانی کە لە پلاندا بوو جێبەجێ بکەن. کارەبایەک بەرهەم بێنرێت کە تێچووەکەی کەم بێت و هەروەها دۆستی ژینگە بێت کە یەکێک لەو ڕێگایانە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا بە هۆی سوودوەرگرتن لە وزەی خۆر یاخود لە وزەی با ئەوانە ئەو سەرچاوانە کە سەرچاوی کارەبای پاچیان پێدەگوترێت و بەگشتی زیادکردنی توانای بەرهەمهێنان بە گوێرەی پێداویستی و خواست لەسەر کارەبا لە هەرێمی کوردستاندا ئەوانە ئەو خاڵە سەرچیانن کە وا دەکەن دۆخی کارەبامان باشتر بواتە. باشە بۆ حکوومەتی هەرێم هەوڵ نادایە بە تایبەتی وزارەتی کارەبا کارتی هاوبەش بخاتەگەڕ. لە بواری بەرهەمهێنانی کارەبادا ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 180 بەرهەمهێنانی کارەبا لە دەستی کەرتی تایبەتدایە، ئەوەی دەمێنێتەوە لە دەستی حکوومەتی هەرێم خۆیدایە، کەواتە لەو بوارەدا بەرەو بە کەرتی تایبەتکردن چووینە. لە زۆربەی دنیاشدا وایە کەرتی تایبەت بە تایبەتی بواری بەرهەمهێنانی کارەبا ڕەنگە لە 100 یان لە 190 زیاتری لە دەستی کەرتی تایبەتدا و کەرتی تایبەت بەڕێوەی دەبا و سەرکەوتنیشی بەدەستی نایە. لە هەرێمی کوردستانیشدا دەتوانم بڵێم تا ڕادێک هەمان سیستەم پەیڕەوکرا لەو بواری بەرهەمهێنانی کارەبادا.
لێرە پرسیارمان هەیە بۆ مولدەکان لە گەڕک تا گەڕک نرخیان فەرق دەکات. ئەمە دەستخۆشی دەکەن لەوەی فعلەن لە گەڕک لەوە گەڕک فەرق قبین لەبەر دوو هۆ یەک لەوان با بڵێن فیدەر هەر گەڕەکە فیدەرێکی کارەبای لەوە لەوانێ ئەو گەڕەکە باری فیدەرەکەی قورسە نەتوانی کارەبای نیشتیمانی بە پێی پێویست بداتە هاوڵاتیەکان ئەو کاتی مۆلدەکە زیاتر ئیش دەکات ئەو یەک لە هۆکارەکانیەوە. هۆکاری دووەم کە دەڵێن فەرق قبین کە دەڵێن دەستخۆشی دەکەنەوە کە ئەو مولدانێک کە بەڕێک و پێچی ئیش دەکەن هەر کاتێک کارەبای نیشتیمانی دەبڕێ و لە چەند با بڵێن 2-3 دقە ناگاتە 5 دقە مولدەکە ئیش پێ دەکەی کارەبای بە هاوڵاتی دە تەمان ئەوە کارەبای زیاتر دەلەوەی با بڵێن مولدێک بە هۆکارێکیان تێکچوونە یان دوورکەوتنەوەی مشەغیلەکەی لە مولدەکە یان کەم تەرخەمی خاون مولدەکەیە لەوانەیە جاروێ 10 دقە چارێکێکی پێدەچی ئیتر ئەوانە ئەگەر ڕۆژانە 2 جار بکوژێتەوە لە خلالی مانگە کەواتە فەرقی دەبی لەگەڵ مولدەکەی تەنیشتی. فەرق جیازێکی گەورەی ترەیان بخۆم وەکو کرێنشینم بەڕاستی لە شاری زێنسیتی کرێنشین بووم ئەمن کارتێکم دەکڕی ئەو کارتە بە $20 تقریبان 1 مانگ زیاتر مقاومەتی دەکرد. بەڵام ئێستا لە گەڕکی شادی دانیشتمە 56,000 ئەو مانگە لە منیان وەرگردیەوە کارەباکەیش وەکو ئەو نییە چونکە ئەوانەی شارە سەردەمەکان وەکو زیێن سیتی دریم سیتی ئەوانە هەر کیلوواتێک بە 250 إلى 300 دینارە بە $20 مانگێک ئەمن مانگێک مقاومەتی کردێ بەڵام لێرە 56,000 شەدەم ناتوانم 2 ئامێری کارەبایی پێکەوە ئیشی پێ بکەم. نرخی 1 کیلووات هەوەر لە هەموو شارەکانی سنووری پارێزگای هەولێر 23 سنتدانرایە. يعني هەر کیلووات هەوەرێک بە 23 سنت ئێستا بە حکمەوەی کە نرخی گاز بەسەر کرد ژمارەی کاتژمێرەکان چەند کاتژمێر زیاد ئیشکە نرخەکە تەبعاً بەسەر دەکەوی چەند نرخی گازیش بەسەرکەوی دووبارە بە هەمان شێوە ینی نرخی 1 ئەمپێر زیاد بێت. هەروەکو بە پاش ئەو بەدواچوونە کیشەکانمان دەستنیشان کرد و چارەسەریشمان دانایە بەڵام تاکو ئەو کیشە قەیرانی کارەبا بە شیوەیەکی گشتی چارەسەر دەکرێت هاوڵاتی هەر پێویستی بە مولدە هەیە و بە کارەبای مولدە هەیە بۆ ئێمە سەردانی بەڕێز کاک سامانمان کرد بۆ ئەوەی لە نزیکەوە کاک سامان بۆ ئەو فەرق و جیوازیە هەیە لە گەڕک تا گەڕک لە سەعری مولد ئەمپێر. بەخۆی لە زۆر گەڕەکان کارەبا لۆدی زۆر لەسەرە کارەبا هەیە گەڕەکەی کارەبای زۆر خراپە لۆدەشی زۆری لەسەرە ئەو گەڕەکانە کارەبایان گرانترە لەبەر مۆلدەکە زیاتریش دەکات ئێستا جەدوەلی مۆلدە 24 ساعتە هەر کاتە کارەبا ببڕێ دەبی مۆلدە پێ بکرێت مەسەلەن گەڕەکەشی وشی کوورە ئێرە لۆدەشی زۆری لەسەرە جاروەیە کە ڕۆژانە دائیرە کارەبا 10 ساعت کارەبا ڕێژ بۆ ئێرە دانایە لە کاتێکدا لەو جەدوەلەی خۆی کارەبا دەکوژێتەوە دەبێت تو بۆلیدەی پێ بکەیت لە گەڕەکە 13,000 دەست پێ دەکات لەو بانگە ڕابردوو گەڕەکیشەیە 14,000 گەڕەشەیە 15,000 گەڕەکەی ئەو گەڕەکانی کەلۆدیان زۆر لەسەرا ئەوان حتممە دەبی مۆلدە زیاد ئیش پێ بکە لێ پارەکەی زیاترە. باشە ئەگەر حکوومەتی هەریم گازۆیتان بۆ دابین بکە ئایا نرخی ئەمپێر نایێتە خوارد؟ بەێ زۆر فەرق دەکات ئەمە لە 2014 کە حکومەت گازی دابین کردبوو لە بە مۆلدەکان ئەو کاتی خەڵک لەوانێ زۆر خەڵک ئاگادار بی هیچ ڕۆژ هیچ مانگێک سعری مۆدی لە 8,000 تێنەپەڕیە ئاخر 8,500 بووە بەزەوە 4 سال حکومەت گازمان پێ نادا لێ ئەمپێری کارەبای ئەوە گران بۆ چکە حکومەت بەرمیلی گازی بە 85,000 تا 90,000 دەداینێ ستا گازی بەرمی لە بازاری بە 120,000 بە 125,000 ناوێت لێ سعرەکەی مۆلدەژەوا گران بووە بەڵام بارگرانیەکە لەسەر شانی هاوڵاتیە هیچ فەرقی لە بۆ من نییە هیچ فەرقە چینە ئەمن ئەکە ئەمپێری 14,000 خردەکەمەوە ئەو مانگی 14,500 خردکردەوە هیچ فەرقی نییە کە پێشتر 8,500 خردەکردەوە پێشتر حکومەت داعمی دەکردین لە گاز داعمی دەکردین گازی دەداینی گاز لۆ دابین دەکردین ئێمە تاگەر ئەو قەیرانە چارەسەر دەکرێت من کاندیدی ژمارە 57 لەسەر لیستی 183 پارتی دیموکراتی کوردستان ئەو پروژەیەکی گرنگە بۆ من کە دەمەوەی چارەسەری بکەین بە هەر شیوەیەک هەیە وەزعی کارەبا باشتر بێ کارەبا بەو شیوە نەبێ بەڵام تا ئەو کاتە پێویستیمان هەر بە مۆلدە هەیە
ئەمن ئەو بڵێنە دەدەم بچمە پەرلەمان هەوڵ و توانای خۆم بەکاردێنم کی گازەوەی لە حکوومەت بە هەرزانتر بۆتان بێ ئێوەشە بڵێ نەدەین نرخیان پێ هەرزان ئەمە کە گاز کە دابیم کرێوشی چەند سارە ئەمپێری 9,000 دینار بووە 1500 بوو ئێستا پێری ساردا 1500 عەتبە ناگە حکومەت داعمم بکە من مەجبورمان پێری کارەبای خۆ بین بەخوارد. پاشە و پێداچوونەوە چاوپێکەوتمان لەگەڵ هەندی لە هاوڵاتیان و بەرپرسانی لایەنی پەیوەندیدار وەکو بەڕێوەبەری کارەبای هەولێر و ئەندازیاری محافظەی هەولێر گەشتینە ئەو دەرەنجامە کە ئەو پرۆژە هەندێک لە پرۆژەکە بەخۆی حکوومەتی هەرێمی کوردستان خەریکە جیبەجیکردنن و هەندێکی تریش پێویست بە دواچوون و متابعە دەکا کە وەکو ئەوانێکی پەیوەندیە بە وزارەتی دارایی و لایەنەکانی تر من وەکو کاندیدی ژمارە 57 لیستی 183 پارتی دیموکراتی کوردستان علی فەیلی بڵێنی ئەوە دەم ئەگەر متمانەمان پێ ببەخشن ئەمە لەو 4 ساڵە هەموو وزە و توانای خۆم بەکاردێنم بۆ ئەوەیەکی ئەو قەیرانی کارەبا چارەسەر بکرێت و متابعی ئەو مۆزوعە بە شیوەکی جدی بکەین شان بەشان ئەو پرۆژە ئەمن چەندین پرۆژەی ترم هەیە یەکی لەو پرۆژانە پرۆژەی هەموارکردنی یاسای خانەنشینی کە ئێمە دەبێ ئیشی لەسەر بکەین من وەکو علی فەیلی وەکو کاندید ئەو بڵێنە ئەدەم کە پاش 4 ساڵ لە پەرلەمان ئەگەر متمانەمان پێ ببەخشن ئەمن دەگەڕێمەوە سەر مامۆستایەتی خۆم و لە پلەپایە مامۆستایەتی خۆم خانەنشین دەبم چیتر بارگرانی ناخینە سەر بودجەی هەرێمی کوردستان چونکە ئەگەر پاش 20 ساڵ بەوشیەوە بڕوە هەر 4 ساڵێک 110 ئەندام پەرلەمانتار خانەنشین بکرێت ئێمە پاش 20 ساڵ نیوەی بودجێ هەرێمی کوردستان تەنها بۆ خانەنشینی پەرلەمانتاران دەچێت داواتان لێ دەکەم متمانەمان پێ ببەخشن تا بتوانین ئەو بڵێنانە جیبەجی بکەین.